مع الأسف اهتمام ما بي من قبل بەداخەوە حکومەت ئەو شوێنەواری پشتگوێ خستووە هیواداریان حکومەت گرنگی پێویستی پێ بدات چونکە شوێنەوارەکە گزارش لە شارستانەتی کوردستان و عێراقیش دەکات بەڵام بەداخەوە وەک دەبینن گەشتیاران نووسینی تر لەسەر گۆڕەکە و ئەشکەوتەکە دەنووسن و گرنگی بە شوێنەکە نادەن ئەوەش هەرگیز کارێکی شیاو نییە. لەگەڵ ئەوەی کە لە شوێنی ئەشکەوتەکە پاسەوانی تایبەتیمان داناوە و سڕای ئەوەی گۆڕەکە بە 2 مەتر لە پلیکانەکان و دوورە، بەڵام نووسینێکی زۆری گەشتیاران هەیە کە لەسەر دیواری ئەشکەوت و گۆڕەکەش ئەمەش جێگەی داخە و ئەوە دەسەلمێنێت کە کەسانێکەن مێژوو گرنگی شوێنەوارەکان بەلاوە گرنگ نییە. بتاريخ وأهمية هذه المنحوت تمطر بالشتاء يروحون جماعة اللي يصيدون ماكو حيوانات بس شو يعبرون هني يعبرون يضرب على المنصة